بینەرانی عزیزی ڕۆژهەڵاتی ئەم کاتتان باش لە دیدارێکی تایبەتی دیکە و لە ستۆدیۆ ڕۆژهەڵات و لە بۆ جارێکی دیکە بە یەکەوەین لە ماوەی ڕابردوودا ڕاهبەری کۆمەڵە دەورە سەفەرێکی هەبوو بۆ دەرەوەی وڵات کە لەوانە دەتوانم ئاماژە بکەم بە کۆبوونەوەیەک لە وڵاتی هولەند و هەروەها فرومی مەدیترانە لە فلۆرانس. ئەو دیدارانە و ئەو سەفەرانە و ئەو کۆنفرانس و کۆبوونەوەانە تەوەری ئەم جاری دیداری تایبەتی ئێمەن، بەڵام هەمووی تەوەرەکانی ژنین دووە تێدەکۆشین زنجیرەیەک باسی دیکە کە پەیوەندیدارن بە کوردستانی ڕۆژهەڵاتەوە بە وەزعی ناوچەکە و هەروەها باسی گرنگی ڕۆژهەڵات مێحوەری و خۆراگری کوبانی و کاردانەوەکەی لە کوردستانی ڕۆژهەڵات و ئەوەی کە مزاکراتی ئێران و ئەمریکا ئێران و پێنجزێدەیەک لەسەر پرسی ناوکی بۆ کوێ دەچێت و ئەوانە لەسەر ئەوانەش هەڵوێستەمان هەبێت. میوانیم جاری دیداری تایبەت بەڕێز کاک عەبدوڵڵا مۆحتەدی سکرتێری گشتی کۆمەڵی شۆڕژێری زەحمەتکێشانی کوردستانی ئێرانە. کاک عەبدوڵڵا بەخێر بێن بۆ ستۆدیۆ. سپاست دەکەم کاک ئاوات، ئەو کاتتان باش. سپاس کاک عەبدوڵڵا، دیسان سپاس کە دەرفەتەکەتان پێداین و ئەم جارە هاتن بۆ ستۆدیۆ ڕۆژهەڵاتی. بەخێرش بێنەوە لە سەفەرەکانتان. زۆر مەمنون و ڕێز و سڵاوم هەیە بۆ هەموو بینەرانی ڕۆژهەڵاتی بیش. سپاس کاک عەبدوڵڵا، من هەر بەو جۆرەی کە لە پێشەکەدا بۆ بینەرانم عەرز کرد، ئەگەرچی کە بە پێی تەرتیبی کات بواە دەبوایە لە پێشدا بپەرژەمە سەر ئەو سەفەرەی کە بۆ وڵاتی هولەند بۆ کۆنفرانسی دادپەروەری بۆ کوردی ئێران یا کوردی ڕۆژهەڵات، بەڵام بە کۆمەڵێک هۆکار من پێم خۆشە سەرەتا پەرژەمە سەر فرومی مەدیترانە لە فلۆرانسی ئیتالیا و بەشداری بەڕێستان لەوێ. ئەو فرومە یان ئەو ئەنجومەن و کۆبوونەوەیە کە لەوێکرا مەبەستەکە لێی چی بوو؟ ئەگەر زیاتری بناسیێنن خودی فرومی مەدیترانە چییە بۆ بینەران و گرنگی و ئەهەمەتیەکانی لە چیدایە؟ من دەتوانێتەوە یەکەم پرسیارم بێت بە دوای ئەوەدا من دەچمە سەر هولەند. فۆرومی مەدیترانە چەند ساڵێکە کە ساڵانە کۆنفرانسێک یا سیمینارێک دەبەستێت. ئەو فۆرومە بە یارمەتی سێ لایەنە، یعنی لایەنێکیان ئەنجومەنی ئۆستانی فلۆرانسە، شاری فلۆرانس و ئۆستانی تۆسکانی لە ئیتالیا کە فلۆرانس مەرکەزیەتی، لەگەڵ سندیکای ڕۆژنامەنووسانی ئیتالیا و بە تایبەتی بەشێک لەو سندیکایە کە ئۆرگانێکیان دروست کردووە، NGOیەکیان دروست کردووە بۆ داکۆچی لە ئازادی بەیان بۆ ڕۆژنامەنووسان و بۆ هەموو خەڵک، و دیارە موافقەت و پشتگیری لایەنی وەزارەتی خارجی ئیتالیاشی تێدایە و زۆر جار بەشداری ئەوانیشی تێدایە. ئەم ساڵ ئەو کۆنفرانسە وا بەسترا بە قسەی خۆیان لە هەموو ساڵێک پڕ خەڵکتر و پڕ ناوەرۆکتر بوو بە لە بەرچاوگرتنی ئەوەی کە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆری گۆڕانکاری بەسەردا هاتووە و سەرنجی هەموو دنیای بۆ خۆی ڕاکێشاوە. بە لە بەرچاوگرتنی ئەوانە پانێلێکیان تایبەت بوو بە هەموو ناوچەکە و ئاڵوگۆڕەکانی، پانێلێکیان تایبەت بوو بە وەزعی ئێران. ئەم دوانە دوو پانێلی سیاسی بوون. پانێلێکیشیان زۆرتر لەسەر لایەنی کۆمەڵایەتی و ئینسانی ئاڵوگۆڕەکان بوو. ئەم سێ پانێلە لە کۆنفرانسی فلۆرانسدا هەبوو. دیارە دەزانن فلۆرانس شارێکی زۆر مهمە لە ئیتالیا و لە دنیادا. فلۆرانس مەرکەزی بوژانەوەی ڕۆنەسانسە و لەوێەوە دەستی پێکردووە و ئەم کۆنفرانسەش لە کۆشکی میرانی مێدیچی گیرە. میرانی مێدیچی کە لە سەدەکانی ناوەڕاست و تا سەدەی 17 و 18 ئەوانە بوون، خاوەنی دەسەڵاتێکی زۆر گەورە بوون و لە ژێر نفوزی ئەواندا بزوتنەوەی ڕۆنەسانس کە بوژانەوەیەکی هونەر و ئەدەبیات و فەلسەفە و ڕۆشنبیری ئوروپایە لە دوای تاریکی سەدەکانی ناوەڕاست لەوێەوە سەری هەڵدا. خودی کۆشکەکەش دیارە کۆشکێکی مێژوئیە و ئەنجومەنی ئۆستانیا پارێزگای فلۆرانس لەگەڵ بوو، بۆیە توانی بووی ئەوە بدا. ئێمە لە ساڵۆنی یەکێک لە ساڵۆنەکانی ئەو کۆشکە بووین و ئەمە هەر ئەو جێیە کە ماکیاڤێلی فەیلسوفی سیاسی گەورەی ئیتالیا کە کتێبی میر یا شاهزادەی نووسی و شەهریاری نووسیوە، پرینسە
ئەو کتێبە ئەسڵی ناوەکەی لەوێ بووە، لەوێ وەزیریان بووە و لەوێ دەرسی وتۆتەوە. بەرحاڵ جێیەکی مێژووی بوو، بەڵام گرنگتر لە جێگاکەی بارودۆخێک بوو کە ئەو کۆنفرانسە تێیدا دەگیرا. سمیناری ئەوەڵیان یەکسەر لەبارەی ئێرانەوە بوو، ئابوووریەکەی، وەزعی سیاسیەکەی، پەیوەندی ئێران لەگەڵ دنیای ڕۆژاوا، ئەگەری سەرگرتن یا سەرنەگرتنی ئەو توێژانە لە نێوان ئێران و پێنجزێدەیەکدا هەیە. مەجموعەن بارودۆخی ئێران بوو، بۆیە بازێک لە کەسایەتیەکانی ئۆپۆزیسیۆنی ئێران لەوێ قسەیان کرد. دیارە ڕۆژهەڵات تیوی ئەوانەی هەموو فیلم بەرداری کردووە، ڕەنگ بە خراپیش نەبێ وەختی خۆی بەڕاستی نیشان بدرێ. وتارەکان بە ئینگلیسی و بە ئیتالیایی بوو. پانێلی دوو هەم لەسەر وەزعی ناوچەکە بوو و لەو پانێلەدا من پێشتر وعدوا بوو لەسەر کوردستانی ئێران قسە بکەم لە پانێلی ئێلاندا، بەڵام وتیان لەبەر گرنگی مەسەلەکە من بەگشتی لەسەر مەسەلەی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا قسە بکەم، بۆیە وتەکانی منیش هەر لەو چوارچێوەیەدا بوو و خەڵکانێک لە سووریەوە، لە لوبنانەوە، لە عێراقەوە، لە ئێرانەوە هاتبوون، چ ئەوانە سیاسەتمەدار و چالاکانی سیاسی بن یا خێر خەڵکی دانیشگای و ئاکادمیک بن و پرۆفسۆری لێکۆڵەرەوەی ئەو بابەتانە بن، هەبوون ئیتالیایی بوون، هەبوون خەڵکی شوێنەکانی دیکە بوون. ئەوانە هەموو تیاندا بەشداریان کرد لە کۆمیسیۆنی ئێرانی سەر بە پارلەمانی ئوروپا لە بروکسل. پارلەمانی ئوروپا لە بروکسل وەکۆم پارلەمانی دنیا ژمارەیەک کۆمیسیۆنی هەیە، کۆمیسیۆنیی ئێرانی هەیە، خانمێکیش کە دەڕاستیدا دەمڕاستی ئەو کۆمیسیۆنەیە ئەویش هەر لەوێ بوو، یەکێک لە بەشدار بووان بوو. سازمانی ڕێکخراوی عەفوی بەینەلملەل یا لێبوردنی گشتی، نێونەتەوەئی، خاچی سوور و زۆرێک لەوانە هەبوون. لە خانمی گوڵاڵی شەرەفکەندیش لە پانێلی سێهەمدا بەشداری کرد. مەجموعەن من دەتوانم بڵم دەنگدانەوەی زۆر چاکی بوو. تەلەڤیزیۆنی کاناڵی یەکی ئیتالیا لە ئەخباری خۆیدا باسی کرد و حدودی 3 دقیق 2 دقەونی و 3 دقەونیوی اختصاص پێدا باسەکانی داپۆشاند. لە بازێک ڕۆژنامە و سایتەکانی جیهانی داباس کراوە، بۆیە دەنگدانەوەی خراپیشی نەبوو. دیارە ئەگە ئینسان بچێتە نێو وردەکاری زۆرێک دەتوانێت لەسەر وردەکاریەکانی قسە بکە، بەڵام من بە فرسەتێکی چاکم زانی هەم بۆ ئەوەی پرسی کورد بەگشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بێتە ئاراوەوە لەو ڕوانگەیەوە قسەم کرد. بەڵام لە هەمان کاتیشدا کوردستانی ڕۆژهەڵاتم لەبیر نەچووەوە، وەکو هەمیشە باسیێویشم تێخست. تقریبەن دەتوانم بڵم زۆر بە کورتی ئەوە بوو کۆنفرانسی فلۆرانس. دەستان خۆش کابڵار چەندە دەفەرمون بە کورتی، بەڵام پێم هەیە وەڵامی هەندێک پرسیاری منیشتان داوە کە بەتەما بووم هەر لەو بارەیەدا بیکەم، دیارە بێگومان تۆزەکەی بەڕستان کامل بوو. بەڵام من پێم خۆشە پێشوەی بچمە سەر باسی کۆنفرانسی دادپەروەری بۆ کوردی ئێران، کوردی ڕۆژهەڵات، ئەو پرسیارە بکەم کە ئەم جۆرە سەفەر و دیدارانە، ئەم جۆرە کۆنفرانس و کۆبوونەوانە دەتوانێت کاریگەری لەسەر واقعی سیاسی کوردستانی ئێران و وەزعی بزوتنەوەی کورد و بەگشتی کورد چی بێت و چەندیان بە گرنگ دەزان، چەندیان ئەهەمیەت پێدەدەن لە حاڵێکدا کە دەستڕەسی بزوتنەوە بە چالاکان و نخبەگانی سیاسی خۆی لە دەرەوە مەحدودە و یا هەر نییە، ئەمانە دەتوانن تێکەڵ شێش بکرێن ئەم هەوڵانەی دەرەوە لەگەڵ ناوخۆ. نوکتەیەکتان بۆ بجێڕمەوە، چەند ساڵێک پێش ئێستا من لە یەکێک لە دۆستانی خۆم کە یەکێک لە مەسئولانی یەکێتی نیشتیمانی کوردستانە بیستم، باسی ئەو دەورەی سەرەتایی دەکرد کە تازە شۆڕشیان دەست پێ کرد بۆ دوای 75 و باسی ئەوەی دەکرد کە دەیگوت ڕۆژێکیان هاتمەوە تمەشام کرد لەو دەورەی سەختی پێشمەرگایەتی ئەو سەردەمەدا لە سەرەتای هەشتاکان و ئەوانە. ڕۆژیان هاتمەوە تمەشام کرد
جەماعەتی پێشمەرگە دەستیان گرتو و هەڵدەپەڕن و زۆر کێفیان سازە. کوتم کوڕینە چ بووەوە ئەو هەڵپەرچەیە چییە؟ کوتیان BBC عەرەبی جنێوی پێداوین. یعنی بە مخەریبین ناوی بربوو، یعنی تەنانەت بۆ باسکردنێکی بەو زمانەش کورد سوێی دەبووە باسییان نەدەکرد. لە بیرمان نەچێتەوە کە ئەنفال لە نێو بێدەنجی دنیا کرا و ڕوویدا. بۆمبارانی هەڵەبجە هەروە بوو. زۆرێک لەو جینایەتانەی کە لە کوردستانی ئێران کرا راپۆرت نەدراو، گزارش نەدراو، لە دنیایەکی بێدەنگ و بێبەزەییدا بەڕێوە دەچوو و کورد خۆی زۆر بە بێکەس دەبینیەوە. ئەلان وەزە زۆر گۆڕاوە. هەمووشی پێش هەموو شتێک جارێ دیارە ئەم وەزع ئەم گۆڕانە پێش هەموو شتێک بەرهەمی خەباتی خودی گەلی کووردە. ڕاستە فرسەت هاتۆتەوە و فرسەتیشیان خۆستۆتەوە، بەڵام ئەگەر خۆت نەبوایەی، ئەگەر خەباتی دەیان ساڵەی هەموو سەدەی 20 و بەشێک لە سەدەی 90 و ئەوە ئێستا لە سەدەی 21 داین ئەوانە نەبوایە، ئەگەر ئەو هەمووە خەباتی سیاسی و ڕێکخستن و ڕۆشنبیری و پێشمەرگایەتی و ئەو هەموو خوێن و قوربانی و فرمێسکە نەبوایە، بێگومان کورد نەی دەتوانی بگاتە ئەو جێگای گەیشتۆ، لەبەرەوە ئیستیحقاقی خۆیەتی. بەڵام لە پاڵ ئەوەشدا هەمیشە بارودۆخت کاریگەری هەیە، هەمیشە هەڵکەوتنی فرسەتەکان کاریگەری هەیە. وەختی خۆی ساڵی 1991 شەڕی ئەمریکا لەگەڵ عێراق لەگەڵ سەدام حوسێن بە بۆنێ ئەوەی سەدام کوێیتی گرت بوو، قۆناغێکی بە تەواوی نوێی هێنا ئاراوە. لێدانی سەدام لەلایەن ئەمریکاوە ساڵی 91 بوو بەهۆی ئەوەی کە ڕاپەڕین بکرێویش لە پێشدا لە جەنوب لە باشووری عێراق دوای لە کوردستانی عێراق، و ئەو ڕاپەڕینە هەرچەند دوای کارەساتی گەورەی وەکو کۆڕەوی بە شوێندا هات، بەڵام بوو بەهۆی سەرەتایەک بۆی کیانێکی کوردی دابمەزرێ و پشتیوانی جیهانیشی تا ڕادەیەک بۆ لای خۆی ڕاکێشە. جا من نەچمە نێوردەکاری ئەو ڕابردووە، تەمامە بڵێم کە ڕووداوەکانی ئەم چەند مانگەی ڕابردوو بە تایبەت لە مانگی ژوئەنەوە لە شەوی 9 لە سەردەی مانگی ژوئەنی ساڵی 2014ەوە قۆناغێکی تازە لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست هاتە ئاراوە بەگرتنی شاری مووسڵ کە دووهەمین شاری گەورەی عێراق و شارێکی هەم پیشەسازی و سەنعەتی، شارێکی ڕۆشنبیری و مەرکەزی ناسیۆنالیزمی عەرەب بووە لە هەر سەدەی 90ەوە تا ئێستا. ئەم شارە لەلایەن داعشەوە گیرا و بە شوێن ئەو گیرانەشدا بەوەشەوە نەوەستان سەرزەمینێکی گەورەیان لە عێراق جاچە لە بەشە عەرەبیەکەی وەچ لە بەشێکی لە هەرێمی کوردستانیش بەڕاستی ڕایان ماڵی. ئەم وەزعە شتێکی تازەی خوڵقات. یەکەم کارەساتێکی ئینسانی دیکەش جارێکی دیکە لە کورد قەوما، ئەویش لە شەنگال بوو، کوردانی یەزیدی کە لە ڕاستیدا یەزیدی نینەوە ئیزەدین، ئەمانە کەوتنە بەر شاڵاوی هێرشی درندانەی گروپی داعش یا دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام، و ئەو کارەساتێکی ئینسانی گەورەیان لێ بەسەردا سەپا، زۆریان کوژران، زۆریان بەدیل گیران، زۆریان کران بە کۆیلە، کچانیان بە تاڵان و تاراج بردن، جوانەکانیان کوشت، یعنی پیرانیان گیانیان لە دەستدا، خەڵک ئاوارەی ئەو شاخ و چێوە بوون لە بێ ئاویدا. ئەمە سەرنجی دنیا ڕاکێشە. خۆزگە بەو کارەساتە ئینسانیە و بەو ئێش و ئازارەوە نەبوایە کە جارێکی دیکە ناوی کورد دەهاتە گۆڕێ، بەڵام هەرچی بوو جارێکی دیکە سەرنجی ڕاکێشا بۆ لای خەڵکی کوردستان و نەهامەتیەکانی. بەڵام بە شوێن ئەوەدا شتی دیکەش قەومە، ئەویش ئەوەیە داعش بەوە نەوەستا. نازانم بۆ من ئێستاش لێم ڕوون نییە چۆن وای لێ هات کە داعش هێرشی کردە سەر کوردستان،
لە هەر حاڵدا هێزیی درندەی تێرۆریستیەوە هەموو کەس بە دوژمنی خۆی دەزانێ بەڵام بە هەر حاڵ هەرچی بوو هێرشی بۆ سەر کوردستان گرتنی مەخمور چەند شوێنی دیکە و ڕووە و هەولێرچوون سەرنجی هەموو دنیای بۆ لای خۆی ڕاکێشە. کورد تەنها هێزێک بوو کە ڕەستە لە سەرەتاکاندا هەندێک زافی نیشاندا کە من هێندەش بە عەجایبی نابینم شتی وا پێش دێ لە هەموو شەڕێکی گەورەدا بەڵام بە هەر حاڵ کورد ئێستاشی لەگەڵ بێت تەنها هێزێکی مەیدانیە کە لە بەرابەر ئەو داعشەدا وەستاوەتەوە. ئەرتەشی سووریە نەیتوانی بوەستێتەوە. جا دیارە ئەرتەشی سووریە بۆ خۆشی نە داعشی بۆمباران کرد نە کێشەی لەگەڵ کرد کارم بەوە نییە هۆکاری خۆی هەیە بەڵام ئۆپۆزیسیۆن و معارەزەی سووریای عەرەبی دیکە هەموو شکستیان خوارد لە بەردەستیدا. ئەرتەشی عێراق بەجارێک هەڵوەشاوە و بوو بە تەقوڕەوە هەموو هەڵاتن لە بەردەستی داعشدا. تەنها هێزێکی مەیدانی ئێستاشی لەگەڵ بێ مقاومەت دەکا لە بەرابەریاندا کووردە. بۆیە کورد و پێشمەرگەی کورد بوون بە دوو ناوی زۆر گەورە لە جیهاندا. ڕابردوو نەمبیستووە بە بیری خۆشم هیچ کات و ساتێکم نەدیوە لە میدیای جیهانی و لە سیاسەتی جیهانی و لە کۆمەلگەی نێونەتەوەیدا ئەوەندە باسی کورد کرابێ. سەرۆک وەزیر و سەرکۆماری هەموو وڵاتان بە ئەمریکاشەوە بۆ باسی کوردیان کردووە باسی پێشمەرگایان کردووە. بۆیە کورد بوو بە ناوێکی موسبەت بوو بە ناوێکی پۆزیتیڤ. تەنهاش ئەوە نەبوو لایەنی کارەساتە ئینسانیەکەی بەڵکو وەکو هێزێکی کە دەتوانێ بەرامبەر بە هێزی تاریکی و ڕەشی داعش بوەستێتەوە ئاوا هاتە ئاراوە. کوردستان کە جاری جاران و لە ساڵان و دەهەکانی پێشوودا وەکو خەتەرێکی ئەمنیەتی کە دنیا دەبێ وریا بێ کورد ناوچەکە نەشێوێن لەو حاڵەتە هاتۆتە دەرێ سەقامگیری ناوچەکە بە کووردە ئێستا. ئەگەر وە بۆیش زۆرێک لە وڵاتانە بە ئاڵمان بە فەڕەنسا بە یەکێتی ئوروپا بە ئەمریکا خۆی و زۆر وڵاتی دیکە بێزگەلەوەی لە شەڕی هەوایی بە دژی داعشدا کەوتونەکار بەڵام بڕیاریان داوە کە یارمەتی کوردستان بکەم و دیارە کورد بۆ خۆی بە دروست لە هەرێمی کوردستان داوای ئەوە دەکا کە یارمەتێکە ڕاستە و خۆ بێ لە ژێر سانسۆری بەغداد نەگوزەرێ. ئەوانە وای کردووە یەنی کورد وەکو هۆکارێک هاتۆتە ئاراوە کە دەتوانێت دۆستی دنیای ڕۆژاوا بێ دەتوانێت دۆستی دموکراسی خوازی بێ هێزێکە کە دژی تێرۆرە کورد نەکرد تێرۆریزم نەناسراوە بەڵکو دژی تێرۆرە دەوەستێتەوە و ئەو سەفەر شتی زۆر زۆر گرنگ ئەوەیە لە نێو کوردستاندا ئیزەدیەکان بە ئاسوودەیی دەژین مەسیحیەکان بە ئاسوودەیی دەژین ئاشۆریەکان و لایەنەکانی دیکە بە ئاسوودەیی دەژین ئەو عەرەبانەی لەبەردەستی داعش هەڵاتون و بۆ خۆیان سونین لێرەن ئەو شیعانەی لەبەردەستی داعش هەڵاتون و عەرەبن لێرەن لە کوردستان یعنی ئەم حاڵەتی پێکەوە ژیان ئەم قبولی فرەچەشنی احترام لە ئاین و پێکهاتەکان و نەتەوەکانی دیکە گەورەترین بە بڕوای من گەورەترین تەسویرێکی مثبەت و پۆزیتیڤە کە لە کورد لە دنیادا دەدرێ و ئەمەیە لەگەڵ دنیای ئەمڕۆ لەگەڵ فەرهەنگی ئەمڕۆ بە تایبەتی لەگەڵ فەرهەنگی ڕۆژاوا دێتەوە. ئەوان لەم ڕۆژهەڵاتی ناوەڕاستەدا کە تێیدا هەمووی شەڕی تائیفیە هەمووی شەڕی مەزهەبیە شیعە و سونی یەکتری دەکوژن و چوزانم بە هۆچ کۆڵەترین ئیختیلافێکی مەزهەبی لە نێویاندا قەتڵ و عام ساز دەبێ هەرێمێکی کوردستان هەموو ئەوانەی بە ئاشتی و ئازادی لە خۆ گرتووە. ئەوە نیعمەتێکی گەورەیە و بەڕاستی جێیشان نازیشە بۆ گەلی کورد بەڵام فرسەتێکی گەورەشە بۆ کورد خۆڵقاوە. هەموو ئەوانە وای کردووە سەرنج بۆ لای کورد ڕاکێشرێ جاکە وای لێ هات ئەو سەفەر پرسی کورد دێتە ئاراوە هاتۆتە ئاراوە. من ناڵم سیاسەتی دەوڵەتان بە ڕسمی گۆڕاوە بەڵام دەزانم ڕایگشتی لەسەر کورد گۆڕاوە. زۆر کەس یعنی بەدەیان نووسەر و لێکۆڵەری گەورەی جیهانی و سیاسەتمەداری جیهانی دەڵێن ئەرێ باشە مادام کوردوایە ئەرێ بۆ دەوڵەتێکیان نییە بۆ خۆیان ئەدی بۆ کیانێکیان نییە بۆ هەر لە مۆزع پەرێشانەدان. دەمەوێت بڵم
هەم خەباتی پێشوو هەم ئەم وەزعە تازەی کە هاتە پێشەوە و سیاسەتی دروستی کە کورد بووی وای کردووە کە ئێستا وەکو شتێکی موسبەت دەناسرێ تۆ شانازی بۆەوە دەکەی لە دنیا بڵێ کوردم ئێستا لەو بە مخەڕب باسکردنەی BBC لەوەی کە بە قسەت پێ بڵێن بەوە دڵت خۆش بێ تا هەموو میدیای جیهانی باست بکە و سەرانی جیهانی هەموو بێن لە هەولێر گفتوگۆ لەگەڵ سەرکردایەتی کوردستانی باشوور لەم هەرێمە بکەن زۆر گۆرانکاریەکی گەورە ئەوەی کە بۆشایی گەورەیە کاک ئاوات و من و ئێمەمانان لەسەر ئەوە تەئکیدمان کردووە ئەوەیە جا کوردستانی ڕۆژهەڵات نابێ سەری بێ کڵاو بمێنێتەوە لەم گۆرانکاریەدا ئەمەیە کێشەی گەورە. سپاس کاک عەبدوڵڵاجان. ئەمن دیارە بێگومان بە درێژایی تاریخ و مێژوو و دژمنانی کورد و داگیرکەران هەوڵیاندا ئەم خەسڵەتایە نەیکە کوردە و لەگەڵ ئاشتی و ئارامی و پێکەوە ژیان دێتەوە بیشارنەوە بە مخەرری پیشان بدەن. سپاس بۆ ئەو تەوزیحە جوانەتان کاک عەبدوڵڵاجان. ئەمن بۆیە ئەو پرسیارەکەی من عرضم کردن کە بە تەرتیبی زەمان بۆیە دەبێت لە پێشدا سەرەتا ئاماژە بکەم بە کۆنفرانسی دادپەروەری بۆ کوردی ڕۆژهەڵات و ئەوەی فلۆرانسم خستە پێشەوە چونکە باقی باسەکانم بە زنجیرەی تر لە دەربارەی کوردستانی ڕۆژهەڵاتە ئێوەش ئێستا چەند کەلیمەت هاتن باسی کوردستانی ڕۆژهەڵات بکەن. منیش هەر لەو ڕاستایەدای پرسیارەکانم دەمێ ئەوە بڵێم ئەو عنوانە و تایتڵە تۆزێک سەرنجڕاکێشە دادپەروەری بۆ کوردی ئێران بەڵێ بۆ دەبێتەوە عنوانی کۆبوونەوەیەک بێت لە هۆلەند و چەندە ئەمە جیای دەکاتەوە ئەم عنوانە لە باقی پرسەکانی دیکەی کورد و خاڵە پۆزیتیڤەکانی دیکوێدان. ئەو کۆنفرانسە کە لە شاری لاهەجیرا دیارە لاهە شارێکی زۆر ناودارە لە دنیادا جێگەی زۆر کۆنفرانسی نێونەتەوەیی و کۆبوونەوەی گەورەیە لە یەکێک لە ژوورەکانی پارلەمانی هۆلەند گیرا بەڕاستی بەرهەمی هەوڵی زۆری کەسەکان و هاوڕێیانی خۆمان و کۆمیتەی پەیوەندیەکانی دەرەوەی کۆمەڵە بوو هەدەفیش لە چەند مانگ لەوە پێشەوە کە هەوڵی بۆ درا ئەوە بوو کە ئەم بێدەنجیە یا کەم دەنجیە لەسەر کوردستانی ئێران بشکێنێ پشت گوێخستنی کوردستانی ئێران لەلایەن کۆمەڵگەی نێونەتەوەیی و میدیای جیهانی و بەداخەوە هەندێک جار لەلایەن کوردی پارچەکانی دیکەی خۆمانەوە ئەوە نەهێڵێ و نیشان بدا کە کورد لە ئێرانیش هەن ڕەنگ بێت لە هەندێک لە پارچەکانی دیکەش بە ژمارە زۆرتر بن بە خاک زۆرترن کارەساتی گەورەیان بەسەر هاتووە ستەمی زۆریان بە سەرەوەیە و مێژوویەکی پرشنگداری خەباتیشیان هەیە. ئەمانە ئەم ڕاستیانە بە خەڵکی بڵێ. کۆنفرانسەکەی لاهە بەڕەسمی بانگەوازەکەی لەلایەن ڕێکخراوێکەوە کرا بە ناوی UNPO یعنی ڕێکخراوی نەتەوە و گەلانی بێنوێنەر. ئەمانە هاوکاریەکی نزیکیان هەیە هەم لەگەڵ حیزبی دیموکراتی کوردستانی ئێران لەگەڵ کۆمەڵە لەگەڵ کورد لەگەڵ نەتەوەکانی ئێران و جێی دیکەی دنیاش و خۆشبەختانە ئەوان ئێمە لە لایەن دیکەشەوە هۆڵماندا بوو ئەوان کەوتنە پێشەوە چون NGOیەکی ڕسمین کە یەنێتەوە یەکگرتووەکان و یەکێتی ئوروپا بە ڕسمی دەیان ناسێ و دەتوانن دەست پێشخەری بکەن بۆ ئەم کارانە ئەوان بانگەوازی ئەو کۆنفرانسەیاندا. ئەو کۆنفرانسە تێیدا هەم نوێنەری پارلەمانی ئوروپای تێدا بوو هەم هۆلەندی ئەفۆم کە تێدا بوو ئێمە بووین حیزبی دموکرات بوو حیزبە کوردەکانی دیکە هەموو لایەک بوون و جەماعەتێک خەڵکی پرۆفێسۆر و کوردناسی تێدا بوو لەوانە مارتین ڤان بروێنسن ئەو کەسەی کە کتێبی ئاغا شێخ و دەوڵەتی نووسیوە و تەرجەمە کراوەتەوە بە کوردیش. ئەوە ڕەنگ بێ وەختی خۆی گەورەترین کوردناسی ئوروپا و جیهان بوو بە تایبەت لە بواری کۆمەڵناسی و مردم شناسیدا ئەوە
شتەکانی نووسیوە لە مێژ ساڵە کێشەی کورد و پرسی کورد و ئەوانە بەڕێوە دەبا و پرۆفسۆرێکی گەورەیە ئێستا زۆرتر لەسەر ئیسلام و وڵاتە ئیسلامیەکان کار دەکات لە زانستگای ئوترێخت لە هۆلەند. بە هەر حاڵ مەجموعەیەک ڕۆژنامەنووس و ئەوانەی تێدا بوو کەسایەتی کوردی ئێران و عێراق و تورکیا و هەموو لایەکی تێدا بوو. ئەم کۆنفرانسە هەوڵ ئەوە بوو هەروەکو باسم کرد ئەوە دەرخا کە کوردی ئێران ئەوانیش هەن نابێ ئەوانیش نادی دەبگیرێن بۆیە عینوانێکی زۆر بە بڕوای من باشیان بۆ کۆنفرانسە هەڵبژار بوو دادپەروەری بۆ کوردی ئێران. هەدەفی قسەکانی من لەوێدا بریتی بوو لە ئەوەی کە ئەو ڕاستیەکان لەسەر کوردستانی ئێران بڵم دیارە بە کورتی لەو جۆرە کۆنفرانسانە مەجای قسەی زۆر دوور و درێژ نییە بەڵام بە کورتیەکی گونجاو لە پێشێلکاریەکانی مافی مرۆڤ بڵم واقعیاتی کوردستانی ئێران بڵم حەشیمەتەکەی خاکەکەی پێشینەکەی پێشێلکاریەکانی مافی مرۆڤ و داخوازیەکانی هەوڵمدا ئەوانە بڵم و دیارە قسەکانی ئەم کۆنفرانسە بە زمانی ئینگلیسی بوو. بەڵێ من نازانم پێش ئەم بەرنمەیەکە لە خزمەت بەڕێستانداین بڵاو دەبێتەوە یان دوای ئەم بەرنمەیە کە بڵاو بێتەوە بینەران بەڵام ئەوەندە ئاگادارم هاوڕانی ڕۆژهەڵاتی سەرقاڵی ئامادەکردنی و کە ژێرنیس و تەرجەمەوەی بکەن و بڵای بکەن وتارێکی بەڕێستە. بەڵێ هەر حاڵ کۆنفرانسەکەی لاها تایبەت بوو بە کوردستانی ڕۆژهەڵات و هێنانە ئارای پرسی کوردستانی ڕۆژهەڵات لە حاڵێکدا کۆنفرانسەکەی و خۆشمان ڕێکخەری بووین و هاندەری بووین ئەگەر نەڵێم لە ڕاستیدا بەڵام کۆنفرانسەکەی فلۆرانس گشتی تر بوو لەبارەی هەموو ناوچەکەەوە لەبارەی ئێرانەوە کە لەبارەی ناوچەکەشەوە بوو من وەکو کورد بەگشتی و بەو نەوعە ڕیسالەتە بەو نەوعە دیدەوە قسەم کرد لە حاڵێکدا ئەوەی لاها زۆرتر لەسەر کوردستانی ڕۆژهەڵات دیارە ئەمانە هەمووی پێویستن خۆ ئینسان دەبێ ئەوانە بزانێت هیچ کام لەوانە جێگەی خەباتی مەیدانی خۆمان لە کوردستانی ڕۆژهەڵات ناگرێتەوە نە کاری ڕێخستن نە کاری ڕۆشنبیری نە چالاکانی مەدەنی نە NGOکان نە چالاکی پێشمەرگایەتی نە سەرهەڵدان و خەباتی جەماوەری و ڕاپەڕین و چارەنووسی میلەتێک بەوانە سەرنجام دیاری دەکرێت بەڵام هەڵەیەکی گەورەیە کە ئێمە پێمان وابێت چون ئەم کارە مەیدانیە گرنگە ئەگەر وابێ لایەنەکانی تری خەبات هیچ نین نا ئێمە دەبێت لە ئێستاوە هەوڵ بدەین ئەم پشتگوێ کەوتنە ئەم تاڕادەیە کەوتنە پەراوێزەی کوردستانی ڕۆژهەڵات قەرەبوو بکەینەوە بە هەر وەسیلەیە کە دەتوانین دیارە ڕێگای تری هەیە یعنی من ناچمە ناو وردەکاریەکەی و نەخشەمان بۆ ئەو کارە چ بێ بەڵام دەمەوێ بڵام هەر کام لەو هەوڵانە بۆ خۆی خزمەتێکی گەورەیە کە بە خەباتە مەیدانیەکەی دەکرێت ئێمە دەبێ سەرنجی دنیا ڕاکێشین بۆ لای پارچەکەی خۆمان لە کوردستان ئەوەستانەوە کە خەباتە مەیدانیەکە خەباتەکەی دەرەوە و دیپلۆماسی و چاپێکەوتن و هەمووی ئەوانی کە باستان کرد ئەوانە بێکەوە مکەمل یەکتر و بێکەوە بەڵێ ئەوانە تەواوکەری یەکترین کاری ڕاگەیاندن کاری دیپلۆماسی کاری پەیوەندیەکان ناساندن بە دنیا سکاڵاکردن جا ئەوە جاری وایە ئەو ناساندنە بە میدیا و ڕاگەیە نەگشتیەکانی جیهانە جاری وایە بە پارلەمانەکانە جاری وایە بە نووسەران و ڕۆژنامە نووسان و ئەوانەیە جاری وایە بە دەوڵەتان و وەزارەتی خارجەکانە بە موئەسسەساتی تەحلیلگەری سربەخۆیە کە خەڵکی خاوەن نفوزی تێدا کە ئەگەر ئەوان شتی چاکرد لەسەر بنووسن لە گۆوارە بە نرخ و بە وەزنەکانیاندا ئەخ سەرنجی نخبەی سیاسی جیهانی بۆ لای تۆ ڕادەکێشێ هەموو ئەوانە هەیە ئێمە نابێ خۆ ببوێرین لەوەی کە هەموو ئەو بوارانە بچین و هەموو دەرگایەک بکوتین بەبێ ئەوەی بۆ یەک ساتیش لە بیرمان بچێتەوە کە ئێمە دەبێت کارە مەیدانیەکەمان لە کوردستانی ئێران بکەین بەڵێتەوە کاک عەبدوڵڵا سەرڕای هەموو ئەوانە با تەوەجوو بەوەی کە لە مقایسە لەگەڵ ئەوەدا کە لە باقی پارچەکانی کوردستان
کڵۆکفی زیاتر بە شۆڕشی کوردەوە دیارە میدیایی ترە زیاتر لە ڕۆژە بدای ئەوە خۆشتان ئەمانشتان پێکرد جۆرێک تری کەوتن و کەوتنە پەراوێزەوە هەیە کە باڵی کێشاوە بەسەر کوردستانی ڕۆژهەڵات و بزوتنەوەکەیدا دیارە کۆمەڵێک ئەنوا ئەقسام تەحلیلی هەم زانستی لەو بارەیەدا دەکرێت هەم دەنا تەحلیلی عامیانە یا هەر جۆرێکی دیکە هەر کەسێک بە مقەسر دەزانێت هەر لایەنێک بە مقەسر ئەوە لە سەد عامیانەکەیدا من پێم خۆشە ئێوە ئاماژەیەکی بنەڕەتی پێ بکەن هۆکارە سەرەکیەکان چین هەرچەند مەبەستمەوەیەکە بە شوێنەوەدا کە باسەکەمان دەربارەی کوردستانی ڕۆژهەڵات من پێم وایە جارێ پێش هەموو شتێک ئێمە دەبێت لێکدانەوەیەکی دروست و تەحلیلێکی دروست و غەیرە ئیحساساتیمان بێ بەڕاستی لێکدانەوەیەکی واقعیمان بێ تا تێی بگەین و چارەسەریشی بۆ بدۆزینەوە لەلایەکەوە خەتای خۆمانی تێدایە کەم و کوڕیەکانی خۆمانی تێدایە کە قابلی قەرەبووکردنەوەن بە بڕوای من لەلایەکیشەوە ڕەنگ بێ هەندێکی بەرهەمی بارودۆخێکی عینی و ئۆبژێکتیڤ بێ کە لە ناوچەکە جۆرێک هاتۆتە ئاراوە تۆ مەسەلەن دیقەت بکە ئێستا سێ پارچەی کوردستان زۆر ناویان لە میدیای جیهانیدا هەیە عێراق و تورکیە و سووریە زۆر باشە هەمومان دەزانین ئەگەر کوردی کوردستانی باشوور ئەم هەموو خەبات و قوربانیەیان لە هەگبەی پێشینەی خۆیاندا نەبوایە هیچ فرسەتێک دادی نەدەدان هیچ هەڵکەوتێکی دادی نەدەدان و لەبەرەوە من بەر لە هەموو شتێک بە بەرهەمی خەباتی دوور و درێژی دەیان ساڵەی خۆیانی دەزانن هەر لە شۆڕشی ئەیلولەوە هەر لە پێش ئەوەوە هەتا شۆڕشی نوێ و هەتا ئەنفال و هەتا هەڵەبجە و تا چیمیاباران و تا خۆراگری لە سەردەمی دەسەڵاتی سەدام حوسێن و هەموو ئەو شتانەدا بەڵام بە هەموو ئەوانەشەوە کە دەڵێن میلەتێک تا ئەوانەی نەبێ فرسەتیشی بۆ ناقۆزرێتەوە بەڵام بە هەموو ئەوانەشەوە حەقیقەتی ئەوەیە ساڵی 1991 لە پێشدا نەوەدەکەی ئاخرەکانی نەوەد سەدام حوسێن چوو کووەیتی گرت و هەڵەیەکی گەورە و کوشندەی کرد بە شوێن ئەوەشدا زیادە لە حەد خۆی کرد بە دوژمنی ئەمریکا و ڕۆژاوە شەڕی ئێران و عێراقیش تەواو بوو هێندە کاریان بە سەدام حوسێن نەمابوو ئەگەر لەبیرتان بێ یا دواتر لە تەلەڤیزیۆن و شتدا دیبێتان نازام تەمەن ئیجازەدەدا بۆ ئەوەیان نە بەڵێ دەستگایەکی هێناوتی هیچمان نەماوە بۆ دروستکردنی بۆمی ئەتۆمی ئەمە ئاخرین شت بۆ ئەوشمان دروست کردووە جاواژ نەبوو ها بەڵام ئەو فیشاڵانە بە هەر حاڵ هەم کووەیتی گرت کە لە یاسای نێونەتەوە ئیدا قابلی قبول نەبوو دنیا عەرەبیشی کرد بە دوژمنی خۆی نەکرد دنیای ڕۆژاوە دوایە هەڕەشەیەکی زۆر بۆ دنیای ڕۆژاوا بوو دەشی کود ئەتۆم دروست دەکەم و کۆمەڵێک لەو شتانە کیمیایی بەکاربر بوو لە هەر حاڵدا وای لێهات کە کووەیتی گرت ئەمریکا و هاوپەیمانانی لە عەمەلیاتی گەردەلوولی بیاباندا لێیاندا کە لێیاندا دام و دەستگای سەدام لە ئەسەر ئەمەوە زەربەیەکی گەورەی خوارد تووشی هەڵوەشانەوەیەکی گەورە بوو دیارە جۆرج بوشی باوک لە جێیەک وەستا ئەگەر نەوەستا بە ساڵی 91 هەرە وەختە سەدام حوسێن ڕۆشت بوو هەرە وەختە کورد بوو بە شتێکی گەورە نەکۆڕە و قەتڵ و عامەکەی دوایی بەسەردا دەهات ئەو کارە ساتە و نە جنوبی عێراق و کوشتارەیان بەسەردا دەهات بە هەر حاڵدا خەڵک هەستان لە جەنوبی عێراقیش و لە ئەم کوردستانە یعنی دەرفەتی ڕاپەڕین خوڵقە دەنا بەڕاستی منەوە چەند جاریش کوتومە یەکیەتی و پارتی پێش ساڵی 1991 و پێش ڕاپەڕینەکە چێ دەڵێ زۆر گەورەتر و بەهێزتر بوون لە کۆمەڵە و دیموکراتی ئێستا کە هێشتا ڕاپەڕینێک نەکراوە و چێ دەڵێ ئەگەر ڕاپەڕینێک بکرێ و بارودۆخێکی گونجاو بخڵقێ لە کوردستانی ئێران یان سەرجەم لە ئێران
ئێمەش عینی هەمان هێز و توانا پەیدا ناکەینەوە ئێمەش و خەڵکی دیکەش مەبەستمونی ڕێ لە خەڵکی دیکە بگرم ئەو دوو حیزب وەکو دوو حیزبی خاوەن ئەزمونتر و خاوەن پێشینەتر باز دەکەن. جا مەبەستم چییە؟ مەبەستمەوەیە ئەم فرسەتە خوڵقە دەی دوایش کێشیان لەگەڵ سەدام هەر درێژەی هەبوو هەرێمێک پێک هات بە هەموو برسێتی و هەژاری و بەدبەختی و شەڕی ناوخۆی و ئەوانەوە بەڵام شتێک شکلی گرت هەرێمێک کیانێکی کوردی شکلی گرت. ساڵی 2003 سەدامیان ڕووخاند هەلێکی دیکە خوڵقا کورد بوو بە هاوکاری ئەمریکا و هاوپەیمانان لە لێدانی سەدامدا دیارەوان لە بەشەکەی کوردستان بوون خۆ نەدەچوون بۆ بەغدا بۆ شەڕەکان و پێویستیش نەبوو ئەوە بکەن بەڵام لە بەشەکەی خۆیان بوون بە هاوپەیمان. جا چی بە تایبەتی یارمەتی کردن؟ ئەویش لەو کاتەدا تازە حیزبی ئاکپارتی لە تورکیا هات بووە سەرکار هاوپەیمانی ئەمریکا بوو تا ئەو کات ئەندامی ناتۆ بوو دەیان ساڵ بوو ئەمریکا یارمەتی تورکیای دەکرد کەچی داوای لێکرد ئامادە نەبوو هاوکاری بکە نەهێز بنێرێ تورکیا لەگەڵ ئەمریکا چون بەرنامەی نظامی ئەمریکاوە بوو لە جەنوبەوە لە بەسرەوە بێنە ناو عێراق لە شمالیشەوە لە ڕێگای تورکیەوە هێزی ئەمریکاش و تورکیش ئەرتەشی تورکیش بێتە هەرێمی کوردستانەوە بۆ بەڕاستی هێندان کار بە کورد نەدەبوو ئەگەر وا بواە فرسەتی مێژووی یا هەڵەی ئەوان یا فرسەتێک بۆ کورد بەهەرحاڵ وای کورد تورکیا ئەو مەجاالەی نەدا ئەمریکا عیلاجی دیکەی نەما لە شمالی عێراق کە بەشە کوردەکەیەتی هاوپەیمانی دیکە نەبوو غەیری کورد بۆیە ئەمریکا مەجبور بوو بە شێوەیەکی جددیتر ڕوو بکاتە کورد بۆ ئەو هاوپەیمانی دەی دوایش کە سەدام ڕووخاو کورد بەشداریەکی گەرمگوڕیان لە بەغدا کرد تۆ حیسابی ئێستا مەکە کە دوای تقریبا 9 ساڵ 10 ساڵ زیاتر 11 ساڵ 12 ساڵ کێشەی بەغدا و هەرێم هەیە یا جاری وازێ دووکەم دەبێ یا ئێستا کەمیش نییە بە تایبەتی دەورەی مالیکی بەڵام دەورەیەکی زۆرەوانە بەیەکەوە هاوکاریان کرد کورد قانونی ئەساسیەکی مهمی چەسپاند لێرە وە بوود بەشێکی گەورەی حەفدە پێشدا 13% بوو کردیان بە 17% بودجێ عێراق وەردەگرێ عێراق بۆ خۆی وڵاتێکی نەوتیە و ئستیخراج و فرۆشتن و هەناردەکردنی نەوتەکەی بوو خەیاڵم هەیە بڵم ئەخر و فرسەتانە هاتن خۆ هەمووی هی خودی پرسی کورد و خەباتەکەی خۆمانە بڵین خۆیان نییە من هەمووشی بە خۆمان دادنێ هەمووشی خەباتی خۆمان نییە لێرە ئەو فرسەتە هەڵکەوت سووریا کوردی سووریا زۆر نەهامەتیان بەسەر هات بوو دەزانن کوردی سووریا ئەسەن زۆریان بێ پێناسەن بەشێکی بەرچاویان بێ پێناسەن وەکو شەهروەند و شارۆمەندێکی سووریش قبول ناکرێت ساڵی 2003 قامیشلی ڕاپەڕینی نەکرد بە دەیان ساڵ پێش ئەویش کورد خاوەنی خەبات و قوربانی بۆ لە کوردستانی سووریا بۆیە ئستحقاقیان هەیە کە ئەمەی ئەمڕۆ بەڵام کاکەجان لە پاڵ ئەم ئستحقاقە و لە پاڵ ئەم خەباتەی خۆمان دەزانین ئەو فرسەتەش بۆیان هەڵکەوت بەهاری عەرەبی ڕوویدا بەهاری عەرەبی وردە تەشەنەی کرد بۆ سووریا جا لە ئەوڵەوە خەباتێکی مەدەنی ئازادی خوازانەی دموکراسی خوازانە بوو وردە دەوڵەتی بەشار ئەسەد توندڕەوی کردە پیشە و لە بەرابەریشیدا هێزی ئیسلامی توندڕەویش هاتنە ئاراوە بەشار ئەسەد ئەوەندە نیگەران بوو لە ئۆپۆزیسیۆنی خۆی کە لە ترسان بە کوردەکەی کوردکا کە کوردستانی تەحویلی ئەوەندا لە ڕاستیدا هیچێک لە لایەنەکانی کوردستانی سووریەدا و بەو نەوعا مەسەلەی کورد بوو دوایش کە داعش هێرشی کرد ئەو مقاومەتە جانانەی کە کورد لە سووریە کردیان و ڕووی هەمووانیان سوور کرد یا بڵێن سپی کرد ئەرێ کاکە ئەوانە فرسەتێک بوون یعنی خیاڵم هەیە بڵم شتێکی باڵاتر زیاتر لە فقط چوارچێوەی خودی کوردستانی سووریە یا ڕۆژاوا ڕوویدا کە ئەم فرسەتە بۆ ڕۆژاوا خوڵقە تورکیا عینیشتە کەم پارچەی کوردستان هەبووە ڕنگ بێ بەقەت تورکیا تووشی کارەسات و نەهامەتی بوو بێ و خەبات و قوربانیەکی زۆر و هەمووشی جێی بەڕاستی شانازیە بەڵام ئەخ لە بیرمان نەچێت لە 2003 ئینتیخاباتێک بوو ئاکپارتی هاتە سەرکارێ ئاکپارتی بە هەر هۆکارێک بە تەمای گۆڕینی ئیدئۆلۆژی کەمالیستی تورکیە بوو بە تەمای کۆتاکردنەوە و بێدەستکردنی ئەرتەشی تورکیە بوو کە نەیدەهێش بە هیچ قیمەتێک پرسی کورد لە کوردستانی باکوور حەل بێ و چارەسەر بێ
یعنی گۆڕانێک نەک فقط لە ئاستی خودی کوردستانی باکوور سەرجەم گۆڕانی تورکیە بوو کە وردە وردە وای کرد سیاسەتیان بەرامبەر بە کورد ئارام بێتەوە وتووێژ بێتە ئاراوە پرۆسەی ئاشتی بێتە ئاراوە کە وایە دەڵام لە هەر سێک پارچەکانی دیکەی کوردستان بێزگە لە خەباتی خۆیان و وێڕای قوربانی و خەبات و پێشمەرگایەتی و ڕاپەڕین و هەموو شتێک کە کردبوویان بەڵام ڕووداوێک گۆڕانکاریەک باڵاتر و هەوراستر لە مەسەلەی کورد لە چوارچێوەیەکی بەرینتردا لە وڵاتەکان ڕوویدا و ئەو فرسەتەی بۆ ئەوانیش خوڵقاند لەبەرەوە بەشێکی گەورەی ئەم ناڵم بە تەواویش پەراوێز کەوتووە وەلی حەقی خۆی نەدراوەتێ کوردستانی ڕۆژهەڵات من سەرچاوەکەی لەوە دەبینم کە ئاڵوگۆڕێکی گەورەتر لە خودی کوردستانی ڕۆژهەڵات دەبێت لە ئێران ڕوو بدا یا لە ناوچەکە ڕوو بدا و ڕووە و ئێران بێ جا ئەمە ڕاپەڕینی نێوخۆیە ئەمە کێشەیەکی دەرەکیە یا هەر هۆکارێکی دیکە بێ هەستانی خەڵکی ئێرانە دەبێت شتێک ڕوو بدا تا ئەو فرسەتە بۆ ئێمەش بخۆڵقێ بۆیە بەشێکی گەورەی ئەو فرسەتە ڕووی نەداوە بۆ ئێمە لە 20 ساڵی ڕابردوودا جا دوو هەم دەگەڕێتەوە سەرکەم و کوڕیەکانی خۆمان بڵێ کابڵە دیارە من هاتم پرسیاری بکەم بەڵام لی پاشگەز بوومەوە دێخەمە دواتر چون هەر لە پەیوەند لەگەڵ ئەم پرسیارەشدا کە تەرجیحی دەمێستامیان بکەم بەڕێستان لە هەفتەیە گۆستە کە دەبێتە 26 گەلاوێژ ئەگەر هەڵام نەکردبێت دوای ئەوەی کە یارمەتیە مرۆڤیەکانی دوای هێرشی داعش بۆ شنگاڵ ئەو کارەساتە دڵتەزێنانی کە ڕوویدا کوردی ڕۆژهەڵات دەستیدایە کۆکردنەوەی یارمەتی و دەربڕینی هەست و سۆزی خۆیان لە ئاستێکی بەریندا و هەروەها هێزی حیزبە ڕۆژهەڵاتیەکان چ کۆمەڵە چ دێمۆکرات هەرچەندە کە بەریان ئەگەرچی دەتوانێت لە پرسیارەکانە بێگەڕانەوە لە سنوورەکانی شەڕ لەگەڵ داعشەوە دوای ماوەیەکی کورد ئەوانش بەشداری خۆیان کرد و پاڵپشتی و هاوپشتی خۆیان بەم شێوەیە نیشاندا خەڵک لە ناو عەرزمکردن ئەوە پیشانیدا ئێوە کاتە لە یەکێک لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا وێڕای دەربڕینی دەستخۆشیتان لە خەڵکو و لە حیزبەکان و بۆ ئەو پرگیری و ئەوە لە مەتنێکی تایبەتدا لە کۆتا دێڕەکانیدا ئاماژەیەکی ئاواتان هەیە ئەگەرچی من 2 ساڵەوە پێشش لە سمینارێکی تشکیلاتی نهێنی لە زاگرۆزدا تقریبا هەر ئەو باسم لێ بیستون بەڵام ئەم جارم بۆ تازەتر بووم کە ئێوە دەڵێن داعشی ئێمە لە ئێرانە و ڕۆژی ئێمەش دێت و بێنازی و پشتگوێکەوتنمان دەبێت بە دەستی خۆمان کۆتایی بێ هەنگاوی یەکەمیش لەو پێناوەدا بۆ ئێمە چەسپاندن و پەرەپێدانی گوتاری ڕۆژهەڵات تەوەرە لەسەر و بنەمایش پێکێنانی یەکگرتوویەکی بەرفراوان و لەو بارەیەدا لە داهاتوودا زیاتر دەدوێم ئەمن پێم خۆشە ئێستا ئەو داهاتوە بێت کە ئێوە فەرموتانە لە داهاتوودا زیاتر دەدوێم ئەگەر بکرێت زیاتر بدوێن فۆرمولتان چییە بۆ ئەوە هەرچەندە بە دوای ئەوەدا من ئاگادار بووم کە لە لەوانەیە لەلایەنەکانی دیکەشەوە لەلایەن ئەحزاب و کەسایەتیەکانی دیکەشەوە هەر ئەم باسانە هاتبێت نارا ئەگەرچی ئەمە کۆنتر لەو تاریخەیە بەڵام من زۆرم پرسیارەکەم پێوان درێژ کردەوە پێم خۆش ئێستا ئەو داهاتوە بێت کە فەرموتانە زیاتر دەدوێم چین فۆرمولی ئێوە و چارەسەری ئێوە لەوبارەیە کاگاواد من شانازی بەوە دەکەم کە وەکو کوردێکی کوردستانی ڕۆژهەڵات ئێمە بە خەمی هەموو پارچەکانی دیکەوە بووین لە تنگانەیاندا ئێمە پشت و پەنایان بووین لە پێشمەرگایەتیاندا ئێمە عمقی استراتێژیکی ئەوان بووین ئێمە بە هەمان ئاور سوتاوین کە ئەوانیشی پێوە سوتاون چارەنووسی خۆمان لێ ئەوان زیان نەکردوتەوە سفرەی دڵمان و سفرەی ماڵمان هەمیشە ڕاخراو بووە و هیوادارم و دەتوانم بڵم دڵنیاشم لە داهاتوو شەروا دەبێ و هەر دەشبێ وابێ جا ئەوە لە زۆر مەجالدا ئاوا بۆ من نامێ بچمەنێ وردەکاریەکەی زۆر ئاوا بووە و هەر دەشبێ وا بمێنێتەوە ئەم هەڵمەتی یارمەتی کۆکردنەوە و بەهاناوەچوونی کوردانی ئێزیدی لە شنگاڵ کە لە کوردستانی ڕۆژهەڵات ڕێکخرا لە شارەکان لەلایەن چالاکانی مەدەنیەوە و خەڵکی تێکۆشەر و دڵسۆزەوە من دەستخۆشییان لێ دەکەم بە چۆن بڵم بە حرەکەت و بزوتنەوەیەکی بەڕاستی پرشنگداری دەزانم و پیرۆزی دەزانم کردنی ئەو کارە
دواتریش کە لە دیفاعی ئازایانەی کۆبانیدا کورد لە کوردستانی ڕۆژهەڵات لە شارەکان بە تایبەتی لە شاری سنە خۆپیشاندانی تاڕادێک گەورەشیان لەسەری ساز کرد بۆ ئەو پشتیوانیە هەر دیسانجێی دەستخۆشی زۆرە من بەش بە حاڵی خۆم شانازی پێوە دەکەم لەسەر ئەویش من بەر لە خۆپیشاندانەکەشتم نووسی بوو نەوعێک داوایەکی ئەوم کرد بوو بەڵام هەمووی ئەوانە هاوچارە نووسی ئێمە وەکو کورد نیشان دەدا ئەوەی کە لێرەدا جێی خاڵیە شتێکی ترە کە من باسی ئەوە دەکەم کە ڕۆژهەڵات تا ڕادەیەک پشتگوێ خراوە یا جێگەی شیاوی خۆی هێشتا لە خەباتیدا لەبەر چاوان و دیارە نەگرتووە یا هەندێک کەس فەرامۆشیان کردووە ئەمە من خەریکم پەنجەی لەسەر دادەنێم نەک ئەوەی کە ئەو ڕۆژهەڵات تەوەریە مانایەوە نییە ئێمە گوێ نەدەینە خەباتی پارچەکانی تر یا خەمی لێ نەخۆین یا هاوکاری و پشتگیری مرۆیی و ئینسانی و سیاسی و ئەگەر پێویست بوو پێشمەرگانەشیان نەکەین کەوابێ ویتم با لە پێشدا ئەوە ڕوون بێتەوە بەڵام ئەو مەسەلەیە کە کوردستانی ڕۆژهەڵات دەبێ بێتە جێگەی مرکەزی و ناوەندی سەرنجی ئێمە و ئێمەی ئەحزاب و هێزە سیاسیەکانی کوردستانی ڕۆژهەڵات دەبێت استراتێژی سیاسی خۆمان بەڕە چاوکردنی ئەم محوەریەت و مرکزیەتە بۆ کوردستانی ڕۆژهەڵات دابڕێژین و لەوەی هەڵبێنجین من بەوە دەڵێم ڕۆژهەڵات تەوەری ئەوەتان ئەرزکەم ئەمە 2-3 ساڵ زیاترە من لەسەر ئەو مۆزوعە دەدوێم دیارە هەروەکو باست کرد زۆر لە نێو خۆدا من هەوڵم داوە لە نێو خۆی حیزبەکەماندا ئەوە بکەم لەگەڵ زۆر کەسایەتی ولایەن قسەم کردووە و لەگەڵ حیزبەکانی دیکەش بە ڕاشکاوی و بە توول و تەفسیل لە مانگان و ساڵی پێش و ئەوانەوە منەوە مەسەلەم هێناوەتە گۆڕێ من پێم وایە کە ئەم پارچانەی کوردستان لە هەمان کاتدا کەم پارچەیەکن لە کوردستان بەڵام هەر کامە تایبەتمەندی خۆیان مێژووی خۆیان خەباتی خۆیان داخوازی خۆیان تەنانەت دەتوانم بڵم کولتوری خۆشیان کولتوری سیاسی خۆشیانیان هەیە حیزبی تایبەت بە خۆیان و ڕێکخراوی تایبەت بە خۆیانیان هەیە و لەبەرەوە بەرژەوەندی تایبەت بە خۆشیانیان هەیە ئێمە ناتوانین ئەرچی حەقە داوای پشتگیری و پشتیوانی معنەوی و سیاسی و هەموو چەشنێک بکەین بەڵام ناتوانین بڵێن خەڵک بۆ خەباتی ئێمە لە زیاتی ئێمە ناکە ئەوە ئەرچی خۆمانە بیکەین ئەو ئەرکەمان پێ ناکرێ ئەگەر پێمان وابێ ئێمە فەقەت پشتی جەبهەی پارچەکانی دیکەین ئێمە فەقەت سیایی لەشکری پارچەکانی دیکەین ئەم فکرە دەبێت لە مێشتی ئێمە بچێتە دەرێ ماوەیەکە لەو ڕاپەڕینە گەورانەی کە وەختی خۆی ئێمەی کوردستانی ڕۆژهەڵاتیش تێدا پێشەنگ بووین بە چاو نابیندرێ بۆ نەسلی نوێ بۆیە پێیان وایە هیچ نەکراوە یا زۆر کەم کراوە یا شتێکی ئەوتۆ نییە مێژوویەکی ئەوتۆ نییە تۆ شانازی پێوە بکەی یا خۆتی پێوە بناسیێنی خۆتی پێوە پێناسە بکەی بۆیە من زۆر جار دەبینم نەسلی جەوان و لاوی ئێمە تووشی هەست بە خۆکەمبینیە دەکەن تووشی هەستێکی ئاوا بوون نابێ ئێمە و هەستەمان بێت ئێمە هاوپەیمانێکی متەساوی الحقوقین لەگەڵ هەموو پارچەکانی دیکە نە پاژماڵەی کەسین نە سیایی لەشکری کەسین نە تەنها پشتی جەبهەیەکین بۆ خەڵکی دیکە نە بێ بەرژەوەندین ئاخە بەرژەوەندی هەرێم پارێزین ئەخە پاراستومانە بە ئەرچی خۆشمازانیوە هیچ کەس ناتوانێت گلەیی بێ لەوەدا لە ئێمە بەڵام ئەمریکا کە بۆ خۆمان بەرژەوەندمان نییە ناکرێ ئەوانە نادیدە بگرین زۆر جار بەداخەوە کوردی پارچەکانی دیکە بە بێەوەی بڵم
نادڵسۆزن یا بەبێەوەی بڵێم بە ئەرچی نیشتمانی خۆیان نازانن نا بەڵام مەحزورات و تەنگ و چەڵەمە و بەدبەختی و کۆڵەواری خۆیان ئەوەندە زۆرە ناچارنەوەن بەرژەوەندی خۆیان ڕەچاو دەکەن. ئەمن گلەیم لەوان نییە، گلەیم لە خۆمانە. ئێمە بۆ وا ناکەین، ئێمە بۆ بەرژەوەندی خۆمان وەکو کوردستانی ڕۆژهەڵات ڕەچاو ناکەین. بۆ ئەو لە کوردایەتیەکەی کەم دەبێتەوە ئەگەر مەسەلەن بڵێن بەرژەوەندی کوردستانی ڕۆژاوای لەبەرچاو بێ. کەس دەڵێن ناکوردە، کەس دەڵێ بە ئەرچی خۆی هەڵنەستاوە. ناوانییە. لەبەرەوە ئێمەش دەبێت تەمەرکوز بکەینە سەر استراتێژی خۆمان کە محور و تەوەرەی سەرەکی استراتێژیە دەبێت خودی کوردستانی ڕۆژهەڵات و بەرژەوەندەکەی بێ. من ئەو عیبارەتە یا دەستەواژەی ڕۆژهەڵات تەوەرم هەر لە ڕووی ئەوەوە باس کردووە. جا با یەک شتیشت پێ بڵم، ئەمە 100% لە بەرژەوەندی پارچەکانی دیکەدایە. من دەمی سەرەوە پرسم، ئێوە مەبەستان ئەوە نییە کە ئەم چەمکە لە تەقابل دابێت لەگەڵ پارچەکانی دیکە بگرە ئێوە بە قسەکانتاندا وە دیارە دەتوانێت فۆرمولەی بکەن کە چۆن ئەمە لە بەرژەوەندی پارچەکانی 100% وەختی خۆی کە لە هەفتاکانی دەهەی پێشوو 1970 تا 75 و ئەوانە شەڕی ڤیەتنام و خەباتی خەڵکی ڤیەتنام چۆن بڵم سەرچاوەیەکی گەورەی ئیلهام بۆ هەموو ئازادی خوازانی دنیا بوو. هەموو دنیا بە نەسلی منەوە ئەو سەردەمە هەموو پشتیوانیمان لە خەباتی خەڵکی ڤیەتنام دەکرد و ئیلهاممان لێ وەردەگرت لە خەباتی خۆماندا. لەو ناوە هەموو دنیاش هەستی بە ئەرچێکی معنەوی و ئەخلاقی دەکرد بۆ پشتیوانی ڤیەتنام. لەو ناوە چێ گێڤارا قسەیەکی کردووە بۆ ڤیەتنام. من ئێستا دەمەوێت بڵم جا ئەمە سادقە بۆ کوردستانی ڕۆژهەڵات. دەڵێ بۆ یارمەتی ڤیەتنام ڤیەتنامەکانی دیکە لە دنیا دروستکەن. من دەڵم باشترین یارمەتی ئێمە بۆ باکوور و ڕۆژاوا و بۆ باشووریش ئەوەیە کوردستانی ڕۆژهەڵات بکەین بەو هێزەی کە خزمەتی گەورەتری لێبێ، نەک هەر بۆ خۆی ڕزگارکە بەڵکو بگاتە جێگە و پێگەیەکیش گەورەترین خزمەتی بۆ پارچەکانی دیکە لە دەست بێ. ئاخر کوردێکی ڕۆژهەڵاتی بێدەسەڵاتی پاماڵ کراو کە بە یەک خۆپیشاندان زیاتر ناتوانێت بکە و نایڵن درێژەی بێ و نایڵن ئەو ئەنەرژی و ئستعداد و بەهرە گەورە ئینسانیەی کە لە حدودی 10 میلیۆن کوردی ڕۆژهەڵاتدا هەیە بێتە ئاراوە و دنیا بیبینێ. ئەمە باشترە نەک هەر بۆ حاڵی خۆی، بۆ حاڵی پارچەکانی دیکەی کوردستان و بۆ ئەوەی خزمەتێکی باشتر و بەهێزانەتر بەوان بکە یا وەکو ئێستا بمێنێتەوە. لەبەرەوە ئازادبوونی ئەنەرژی ئێمە و هاتنە مەیدانی گەرم و گوڕی کوردستانی ڕۆژهەڵات نەک هەر جێی شیاوی خۆی پێدەدا و ئەم کەم و کورتیە معنەویە لە دڵی ئێمە دەسڕێتەوە کە من پێم وایە خەڵکی دووربینە لە ئێستاشەوە نابێ بیبێ. بەڵام جوانی احساساتی من زۆری لێ بە ئیراد ناگرم، بە چاوی خۆی نەیدیوە، ئەزمموی خۆی نەبووە ئەوانە. نەکەر ئەوە دەسڕێتەوە بەڵکو ئێمە دەباتە جێگە و پێگەیەک کە ببین بە هاوپەیمانێکی ڕاستەقینەی متەساوی الحقوق. گلەیشمان لە خەڵکی دیکە کەمتر دەبێتەوە چون حتمما ئەویش چاود لێ دەکا و تۆڕە چاو دەکا. بۆیە من نەخێر نەکتەنیا بە زیانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی تێدا نابینم، زیانی بزوتنەوەی دموکراسی خوازی ئێرانی تێدا نابینم و زیانی هیچ پارچەیەکی دیکەی کوردستانی تێدا نابینم. ئێستا کوردستانی عێراقەیە ئێمە زەرەرمان کردووە، قازانجمان کردووە. بەڵام کاک عەبدوڵڵا لە بەکرداریکردن و لە بە پراتیککردندا ئەمە چۆن ڕەنگداتەوە، چۆن فۆرمولە دەکرێت مەبەستەکان چین ئەگەر بێتە سەر حاڵەتی کردداری؟ زۆر ڕاستە. داری ئێستا کە تا باسی پەیوەندیەکانی دەرەوەی با من ئەوە بڵێم پێشتریش پێشنیهات کراوە لەلایەن ئێمەمانانەوە. من بۆ خۆم زۆر باس کردووە لە مەجلیسە سیاسیەکان و کۆبوونەوە سیاسیەکاندا، بەڵام ئێمە لە داهاتوودا پلێنۆمێکمان دەبێت هیوادارم بتوانن لەوێش بیهێنینە گۆڕەوە و بیکەینە بڕیارنامەیەک. ئەویش ئەوەیە ئێمە دەبێ هەیئەتی هاوبەشی کوردستانی ڕۆژهەڵات دروستکەین.
ئەو بچێ کۆنگرەی ئەمریکا وەزارەتی خارجە ببینێ، ئەو بچێ مؤسساتی تەحلیلگەری ئەمریکا و ئوروپا ببینێ، ئەو بچێ پارلمانی ئوروپا لە بروکسێل ببینێ، ئەو حیزبەکان ببینێ، ئەو هێزە ناوچەی یەکان ببینێ. ئەگەر لە من دەپرسی ئەویش بچێ وەکو هەیئەت حکوومەتی هەرێمی کوردستانی عێراق ببینێ. ئاوا دەمان خوێندنەوە. من پێم وایە زۆر جاری ژەو قسەم کردووە، بوونی هەیئەتێکی ئاوا من وا دەزانم جێگە و پێگەی ئێمە هەر بە سیرفی دروستکردنی ئەوە و سازکردنی دوو دیدار وەکو تۆپ دەنگ دەداتەوە و ئێمە دەباتە ئاستێکی دیکە لە باری معنەویەوە. ئەخ دنیا ئاوات قسە لێ دەبیستێ کاکە بیستومانەتەوە، من بۆ خۆم بیستومەتەوە، دڵنیام خەڵکی دیکەش لە حیزبەکانی دیکەش بیستویانەتەوە. پێمان دەڵێن ئەمریکا و ئوروپا کاکە خەرەوە یەک نین، چیتان بۆ بکەین؟ ئەمە یەک شت. دووهەمین شت من پێم وایە بخۆتان دەزانن کۆمەڵە زۆر لە سەربەرەی کوردستانی کاری کردووە و من بۆ خۆم یەکێک لەو کەسانە بووم زۆرم هەوڵ بۆ داوە، ناژڵم بێسوود بووە، هەم ئەرک بووە و پێویست بووە، هەم بێ پێشڕەفتیش نەبووە. ئەمن گەیشتن بە هاوپەیمانیەکی دووقۆڵی خۆمان و حیزبی دموکراتی کوردستانی ئێران بۆ خۆی بە بەرهەمێکی موسبەت و گەش و زۆر چاک دەناسم و بەرزی دەنرخێنم. بەڵام پێم وایە وەختی ئەوە هاتووە هەوراستر بچین. دا مەبەستم چییە؟ مەبەستمەوەی ئەگەر ئەمڕۆ ڕاستە و خۆ شتێک بە نێوی بەرە دروست ناکرێ، پێشنیادێکی دیکە هەیە. بەڕاستی منە و پێشنیادە لێرە ئاوا دەیکەم هەرچەند هێشتا بە تەواوی پەسەندکراوی خودی کۆمیتەی ناوەندی کۆمەڵەش نییە، بەڵام کە دەپرسی من وەڵام دەدەمەوە. هیوادارم پێشوەخت وەڵام بێمە بدەنەوە. من لە هەندێک جێگاش باسم کردووە، ئێمە کۆنگرەی ڕۆژهەڵات لە دەرەوەی وڵات بگرین. زۆر کورد هەن لە تێکۆشەرانی دێرین، پێشمەرگەی قەدیمی، فەرماندە پێشووەکان، لە ڕۆژنامەنووس و خەڵکی میدیاکار، لە جوانی خوێندەواری کە لە دەرەوەی وڵات خوێندوویەتی و پێگەیشتووە، لە خەڵکی پسپۆر و دانیشگاهی و ئابووری ناس و سیاسەتمەدار زۆرن ئەوانە لە دەرەوە. کاکە گیان با بە هەموو حیزبەکان هەمویان ئیمکاناتیشی دەوێت بە هەمومان هەم ئیمکاناتی خۆمانی لەسەردانین، ئەمەگەر لازم بوو سواڵی خەڵکی دیکەشی بۆ بکەین، کۆنگرەی ڕۆژهەڵات لە دەرەوەی وڵات ئێمە بانگەواز بکەین. بەڕاستیش بێ فەرق و جیاوازی بێ، سەدان کەس تێیدا بەشداری بکەن. من دەڵم بۆ کۆنگرەی یەکەمی حتا زیاترش لەوە ممکنە شتی ئاوە. ئەگەر شتێکی ئاوا بێ و هەموو لایەک لەگەڵ بن، دڵنیام هونەرمەندانی گەورەی هەموو کوردستان بە تایبەتی هونەرمەندەکانی خۆمان لە کوردستانی ئێران چاکترین یارمەتی دەکەن بۆ ئەوە بە خۆبەخش لە گەورەترین ساڵۆنەکان و شوێنی ساڵۆنی کۆنفرانسەکان و شوێنی کۆبوونەوەکانی ئوروپا کۆبوونەوەی بۆ بگرین، حەفلە و مەراسیمی جەژنی بۆ بگرین، یعنی دەنگۆیەکی گەورە سازکەین. خەڵکی زۆر زۆر کۆ دەبێتەوە. ئەمە زۆر هیوا بەخشە لە دەرەوەی وڵات. ئەم کۆنگرەیە دوای خۆی سکرتاریەتێک نێهادێک بەجێ بێڵێ ئەگەر ئامادەجیمان نییە جارێ بیکەین بە بەرەیەکی یەگرتو یاخوا بمان بێ، بەڵام ئەگەریش نەمان بوو لە قۆناغی یەکەمدا دوای خۆی ئۆرگانێک بەجێ بێڵێ، حیزبەکانیش کاری خۆیان دەکەن، بەڵام ئۆرگانێک بەجێ بێڵێ هەموو ئەو ئیستعدادانەی لە دەرەوەی وڵات هەیە بیان کاتە لۆبی یەکیان بخە، خەڵک دەیکەن بە خۆبەخشیش دەیکەن ئەگەر سەرچاوەیەکی ئیلهامیان هەبێ، ئەگەر بزانن هەموو کوردی ڕۆژهەڵات یەکگرتووە. کابڵەجان سپاس بۆ بەڕاستی قسەکان هەم تازە بوون و هەم هیوادارم، بەڵام ئەو هەنگاوە کرداریانە بە سەرنج بۆی کە ئێمە کاتمان کەماوە و ئەوە پێم خۆشە بیفەرمونون هەنگاوە کرداریەکان لەوەندەدا دەمێنێتەوە یانی ابتکاراتی دیکە و ناشتی دیکەش ئاخر هەر کامە لەوانە جێی قسەکردنی تایبەت بە خۆیەتی. ئەگەر سیوانە من پێم کەم نین بەڕاستی، من پێم وایە
ئەگەر ستادێکی هێزی پێشمەرگە ستادێکی هاوبەشمان بۆ پێک نایە لیژنەیەکی هەماهەنگی هەموو هێزە پێشمەرگەکانی حیزبەکان پێک بێنین کە بتوان زانیاری ڕەدوو بەدەڵکەن لەگەڵ یەکتری بتوانن هاوکاری بکەن لەگەڵ یەکتری کارێکیان دەست پێ کرد پێکەوە بیکەن نەیان کرد خستیانە مەجالێکی دیکە پێکەوە بیکەن لە ڕاهێنان و بارهێنانی پێشمەرگانەدا یارمەتی یەکتری بکەن یعنی مەجال بۆ ئەوەش هەیە کە ببێتە هەوێن و تۆوێک بۆ هێزی پێشمەرگەی ڕزگاری بەخشی سبەی ڕۆژی کوردستان کە هی هەموو حیزب و لایەنەکان و هی هەموو خەڵکی کوردستانیش بێ ئێمە سەرنجام دەبێ هێزێکی پێشمەرگەی یەکگرتومان هەبێ هاسان نییە و هەماهەنگ بچینەوە کوردستانی ئێران و دروستیکەین خۆ لەوێش دەبێ هەوڵ بدەین من پێم وایە تا لێرەین ئەو کارە بکەین من دڵم خۆشە گەشتبینم بەرامبەر بە گۆڕانکاری لە ئێران و لە کوردستانی ڕۆژهەڵاتیش بەڵام زۆرێک لەوانە کە جا یەکەیە کە دەتوانین قسەی لەسەر بکەین ئەوە دەتوانین کاری لەسەر کابڵاجان زۆر سپاس بەڕاستی بۆ ئەم باسە تازانە بۆ وروژاندنی ئەم تەوەرە گرنگانە ئێمە دیارە بوو جۆرێکی لەگەڵ دەفتەری بەڕێستان ئێمە هەماهەنگمان کردووە دیداری کۆت ئەیمان نییە ئێمە پێم مەجای دیداری تریشماوە بەڵێ حتمما لە خزمەتدا دەبم ئەو هەویرە ئاو زۆر هەڵدەگرێت سپاس کاکە زۆر سپاس بۆ تۆزەکانی تا ئێستا سپاس بۆ ئێوە کە ئەو فرسەتتان خۆڵکان